ئەمە زیاتر لەسەر پرۆسەیە پێشینەیان ڕابواستن بە میێڤانداریە خاتۆ ئیمان ڕەحمان ڕێڤەبەرە پێشینان لە ڕێڤەبەریە گشتیە بانکێن پسپۆری. خاتۆ ئیمان بەخێر بێت، سپاس بۆ ئامادەبوونتان. ئێستا ئەم پرۆسەیە لەکوێدایە؟ پێشینە هەبوون درابوون بە هاوڵاتیان، هەندێکی دیکەش هەبوون چاوەڕێ بن وەربگرن. ئێستا لە چی دای؟ وڵی سەرەتا پێخۆشحاڵم کەەوە بانگشتی منتان کردەوە بە ئەم بابەتە کە لە نزیکەوە وردەکاریەکان زووتر ڕۆم بکەینەوە بە هاوڵاتیان. بۆکو پێشینەی خانوبەرە و یانگشت پێشینەکان ئێمە وەکو بەڕێوەبەراتی بانقە پسپۆریەکان کە بەڕێوەبەراتی 28 بانقی پسپۆری دەکەین، 16 بانقی خانوبەرەمان هەیە و 6 بانقی کشتتوکاڵی، 3 بانقی پیشەسازیمان هەیە و 3 بانقی نیشتەجێبوونمان هەیە. ئەو 3 بانقە نیشتەجێبووە کە پاری پرۆژەکان وەردەگرنەوە بە هەمانجی لەگەڵ دەستەی وەبەرهێنان. بەگشتی پێشینەکان پاری پێشینەکان لای هاوڵاتیان پارێکی زۆرمان ماوە. ماوە بەژمارە لای بەڕێستان هەیە؟ بژمارە لای منیش هەیە بەڵێ. چەندە؟ ئەو پارەی کە دراوە سەرەتا باسی بکەم، ئەو پارەی کە دراوە 4 تریلیۆن و 142 میلیارد دینار دراوە. ئەو پارەی کە گەڕاوەتەوە 2 تریلیۆن و دەتوانم بڵێم 1 میلیار و نیوەشی نەبووە. ئەوەی ماوەتەوە 2 تریلیۆن و 2 تریلیۆن و 491 میلیارد دینار لای هاوڵاتیان ماوە. بە هەمەهەنجی لەگەڵ نووسنگەی بەڕێز سەرۆکی وەزیران و لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری بتوانین ئەو پێشینانەی تر وەربگرینەوە بەپێی یاسای چاکسازی وەرگرتنەوەی قەرزەکان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە. بۆچی ناگەڕێنەوە؟ لە چه ئاستێکدا گەڕانەوە ئێستا ئەو پارەی کەماوە لای هاوڵاتیان؟ دەتوانم بڵێم گەڕانەوەی هاوڵاتیان بەپێی ئەو ئاماری کە لە بەڕێوەبەراتیەکەمان وەردەگرن کە 15 ڕۆژ جارێکیان ئاماری ماگانە. گەڕانەوەی پێشینەکان لە ئێستادا تۆزێک سستە لەبەرەوەی لەبەر قەیرانی دارایی و دواکەوتنی موچە تۆزێک سستی پێوە دیارە. بەڵام ئێمە پێشنیارمان کردووە کە تۆ بتوانین بگەڕێتەوە. بەڵام پێشنیارەکانمان لە ژێر دیراسەکردن چی لە خۆ دەگرێن؟ چه ئاسانکاریەک هەیە بۆ گەڕانەوەی ئەو قەرزانە؟ پێشنیارەکانمان بەپێی نووسراوێک پێشنیارەکانمان بەرز کردەوە کە لەسەر ڕێنماییەکانی ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە نووسراویان ژمارە 4429 لە 13/5/2024 کە بەپێی یاسای چاکسازی و گەڕانەوەی قەرزەکان بۆ ئەوەی زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان بکرێت. پێشنیارەکانمان بریتی بوون لە لێخۆشبوون لە تەواوی سوودی دواکەوتن و هەروەها لێخۆشبوون لە ڕێژەیەک لە ئەسڵی قەرزەکە ئەو قەرزێکە لای هاوڵاتیان ماوەتەوە لەگەڵ درێژکردنەوەی ماوەی ئەو پێشینانە بۆی زیاتر هاوڵاتیان بۆی پێشینەکانیان درێژ بکرێتەوە بتوانن بە ئاسانی کاتەکە بەسەر چووە کاتی کە گەڕانەوەیە؟ بەڵێ درێژ کراوەتەوە؟ درێژ نەکراوەتەوە داوامان کردو لە پێشنیارەکانمان کە ماوەکان درێژ بکرێتەوە. باشە، باسی وات کرد لێخۆشبوونت کرد بەشێکیان سزای ئەو دەکەوێتە سەر. ئەمانە ئێستا لە چ قۆناغێکدان؟ پێشنیازەکانتان بەرز کردوتەوە وەڵامەکە هەبووە یان جارێ؟ پێشنیارەکانمان بەرز کردوێتەوە بە نووسراومان لە 21/7/2024 پێشنیارەکانمان بەرز کردوێتەوە بۆ نووسنگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ سەرۆکاتی بۆ نووسنگەی وەزارەتی دارایی لە ڕێی خۆیانەوە بۆ بەڕێز نووسنگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە و ئێستاش بە هەماهەنجین لەگەڵیان بۆەوەی لە ژێر دیراسەکردندایە و ئینشاءڵڵا ئەوە تەنها بوو پێشینەکانی گرێدراوی کەرتی خانوبەرە بۆ گشتیەوە بۆ گشت پێشینەکانە بۆ گشت پێشینەکانە بەڕاستی چکە پێشینەی کشتتوکاڵیشمان هەیە، ئێمە پێشینەی پیشەسازیشمان هەیە، پێشینەی نیشتەجێبوونمان هەیە، پێشینەی گەشت و گوزاریشمان هەیە. زیاتر ئەوەی کە ئەو قەرزانەی لەسەریانە لەم کارتەنەدا کامەیان زیاتر پارەکە دەگەڕێنەوە؟ جیوازیەک زیاتر ئەوەی کە دەگەڕێتەوە زیاتر بڵێم بە کۆی گشتی سستە گەڕانەوە. ئێستا گەڕانە سستە گەڕانەوە. بەڕاستی هیچ پلانێک هەیە پێشینەکان بگەڕنەوە؟ هاوڵاتیان زۆر دەپرسن کە بدرێنەوە ئەوە قەیرانی کاتی خۆی قەیرانی دارایی بەسەردا هەر شەڕی داعش بەسەردا هات و ڕاگیران. گەڕانەوەی پێشینەکان ئێمە ناڵێم لە پێشنیارەکان باسمان کردووە، ئەوشمان داوا کردووە، ئەوش لە دیراسەکردندا ئینشاءڵڵا لە سەر ڕێنماییەکانی سەرۆک بەڕێز وەزیرانی دارایی و ئابووری ئینشاءڵڵا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە. زۆر سپاس خاتۆ ئیمان ڕەحمان ڕێڤەبەرە پێشینەیان لە ڕێڤەبەریە گشتی یا بانکێن پسپۆری. سپاس بۆ ئامادەبوونەوە.